لە دوای ئەو مۆزوعەوە ئەتوانم بڵێم بازار زۆر خراپ کەوتووە. ئێستا ناتوانین پشت بە ئیشەکەش ببەستین و لەسەر و ئیشەکەشەوە ئێمە قەرزار بووین بۆ کرێدووکان بۆ دابینکردنی بیمەی ژیان. لەبەرەوەی شوێنەکەمان کراوەیە و لەسەر جادەیە و خواردنی فاسفودە هەڵک زیاتر ناوێرە ئەو خواردنانە بخوا ترسی هەیە بۆ معڕەزن بۆ توشبوون بە نەخۆشینەکە لەبەرەوە وەکو هەموو شوێنەکانی کە ئێمەش تەسیری لە ئیشەکەمان کردووە و کەم بووتەوە. خەریکم یعنی تا گەڕێم بە دوای ئیشە بکەم شتێکی وە من 4 ساڵ لەگەڵ جامیعە خەریکی بۆ ئیشی کافتریا و شتی وام ڕێستۆرانتوانە ئیتر هەر خەریکم بزانم ڕێستۆرانتێکە بێ باش بێ بەڵام تر تا ئێستا ڕێستۆران تووشی شەمی بەستەوە بۆیە قورسەوە شتە دەستکەوێت.